هاوڕێیان ئەو کاتە باش ئەوڕۆ پێم خۆشە لەوەی وا باسی مۆزوعاتێک بکەم کە لە نێو کۆمەڵگای کوردیدا تابۆن ینی باسکردنیان ڕەنگە تەنانەت جاری وایە بینی دوو کەسیش زۆر زەحمەت بێ، بینی دوو ڕەفیقی زۆر لێک نزیک و سەمیمی زۆر زەحمەت بێت، چ بگا بۆی کە تۆ بینی لە نێو خەڵکی باسی بکەی یان ئەوەی کە مۆزوعەکەی ئاشکرا بکەی یان لە نێو بنەماڵەی خۆت باسی بکەی. مۆزوعاتێک کە زۆر زەحمەتن، ئەویش هەموو زۆربەی ئەو مۆزوعانە بەهۆی کولتوری داخراوی ئێمە و ڕەنگە بەهۆی هێندێک مەحدودیەت و سنوورداربوونی کۆمەلگا لەباری دینی و ئاینیشەوە ئەو شتانە زەحمەت بن. دەمهەوێ لەوەی واوە باسی هەندێک مۆزوعات بکەم کە پەیوەندیان بە کاری جنسی واتە سێکس هەیە. سێکس کە مۆزوعێکی حەساس لە زیندگی بەشەرە، لە ژیانی ئێمەیە، لە نێو ئێمەدا زۆرتر شاراوەیە، زۆرتر جۆک و قسەی و نوکتەی خۆش و شتی لەسەر دەکوترێ. زۆر جار قسەکانی دڵی خۆمان بە شێوەی نوکتە دەڵێین، دەمان هەوێت دەری ببڕین، بەڵام حازر نین بە جددی بە واقعی باسییان بکەین. پێم خۆشە ئەوڕۆ باسی ئەوەی بکەم کە هەندێک کەس لە ژیانیاندا، لە هەموو سەراسەری دنیا هەندێک کەس لە ژیانیاندا لە تەمەنی منداڵیدا دەست درێژی سێکسیان لەسەر ئەنجام دراوە و کەسێکی گەورە ساڵ یان جاری وایەک لە ئەندامانی بنەماڵەی یان خزمێک یان ڕەفیقێک یان جیرانێک دەست درێژی سێکسی کردوونەتە سەر. ئەو کەسە چ ژن بێ چ پیاو، کە زۆرتر هەست پێم باشە باسی پیاوان بکەم لەبەرەوەی خۆم پیاوم، بەڵام ئەو مۆزوعە ژنانیش دەگرێتەوە و ڕەنگە لە ژناندا یەکجار زۆرتر ناخۆشتریش بێ، بەڵام ئەو مۆزوعە مۆزوعێکی زۆر حەساسە. ئەمن پێم وایە ئەو مۆزوعە بە پێوەی کە من هێندێک ئەزمونم هەیە ڕەنگە خوێند ببمەوە گوێمدا بێ و شتم لەسەر بیست بێ، ئەو کەسانە تا کۆتایی تەمەنیان تا ئەو ڕۆژەی دەمرن ئەو مۆزوعە ئازاریان دەدا، ئەو مۆزوعە ئازاریان دەدا. بەشێکی زۆر لەو کەسانە ئەگەر ئەو مۆزوعەی هەل نەکەن لە ڕێگای ڕەوانشناس و هاتچۆی دەروونناسی ئەوانە یان لە ڕێگای دەردی دڵکردن لەگەڵ ڕەفیق و کەسانی نزیک لە خوانەگە ئەو مۆزوعی هەل نەکەن، بەشێکی یەکجار زۆر لەو کەسانە تا کۆتایی تەمەنیان بەو بابەتەوە دەناڵن، ئازار دەبینن، هەمیشەوە بیریان دێتەوە. تەنانەت بەشێکی زۆر لەو کەسانە بێزار دەبن لە کاری جنسی، یعنی ئەگەر پیاون ژنەکەشیان لەو مۆزوعی ئازار دەبین، ئەگەر ژنن مێردیان کردو مێردەکەیان دەبێ بەبێ ئەوەی کە تاوانێکی هەبێ ئازار بین لەو مۆزوعی. جا بۆیە مۆزوعی دەست درێژی سێکسی لە تەمەنی منداڵیدا یان لە تەمەنی مێرد منداڵی ئەوانەدا کە دەبێتە لاو ئەوانە قەت لەبیر کەسەکەی ناچێ. لە ئوروپای کە من لەیشێک لە وڵاتانی ئوروپایی دەژیم لە فینلاند، ئەو مۆزوعی زۆر بە حەساسی چاولێ دەکەن، بۆتە وردە وردە لە حاڵەتی تابوو دێتە دەرێ، خەڵکەکە دێ باسی دەکات، دێن سنەکن دەروونناس باسی دەکەن، دەروونناس ئەو مۆزوعی لێک دەداتەوە، ڕەنگە ساڵێک، ڕەنگە 2 ساڵ، ڕەنگە 6 مانگ قسەیان لەگەڵ بکە. ئەو مۆزوعی لە هەموو ڕوانگەکانەوە لێک دەدەنەوە بۆی کە سەرنجام ئەو کەسە دەگەڵ ئەو مۆزوعی ڕابێ. ئەم جارێکی تەنانەت لێرە لە فینلاند ئەوەم زۆر پێجار بە کەسێک کە لە کەسایەتیەکی زۆر بەنێوبانگی فینلاندی موسیقیدانە، کاری موسیقا و ئاهەنگەوە دەکات، کەسێکی لە زانکۆی دەرز دەڵێ. ئەو کەسە شخصیەتێکی زۆر پایەبەرزی فینلاندیە، بەڵام ئەو کەسە لەسەر تەلەڤیزۆنێ مۆزوعی خۆی باس کرد، کوتێ من لە وابزان لە تەمەنی 6 ساڵی یان 10 ساڵیوانەدا کوتی مامۆستایەکەم کە کەسێکی وانێک بوو بابم دەیناردم لە لاوی دەرس فێردم و ئەوانە و وابزانم نازانم دەرسی مۆسیقای بوو یان دەرسی شتێکی دیکە بوو، بەڵام کوتی مامۆستایەکەم دەست درێژی سێکسی پێکردم.
وتی لە بیرم نەچوو لە بیرم هەر نەچوو هەر حەزیەتی کردم هەردە ناخمدا بوو تەنانەت ئازاری زۆردان تەنها تووشی زۆر کێشەی دەرونی دیکەی کردم خەمۆک بووم گۆشەگیر بووم قسەم لەگەڵ کەس نەدەکرد بێزار بووم لە پیاوان دەترسام هەرچی مامۆستا بالی دەترسام هەتا تەسیر کرد بە سەرەوەی دەرسی نەخێن و مەکتەبی بەجێشم مەدرسە و شتی وێر کرد بوو جا ئەوە هەمووی نەتیجەیەوەیە کە ئەمە پێم وایە شتێکی سادەیە و یان بە دوو قسان لە بیرستەوانە ناوانیە دەبێ و مۆزوعە بێ بەڕاستی هەل بکرێت ئەو کەسە کە پاش نزیک وابزانام 40 ساڵان دەچێتە دکتۆری ئەوانە و زۆر سەردانی دکتۆری ئەوانە دەکا و دوایە سەرنجام ڕۆژێک لە ئەو مامۆستایی کە پیر دەبێت بانگی دەکاتە قاوەخانەیەکی و لەوێ لە حزوری هەموو خەڵکی و قاوەخانەیەدا پێی دەڵێت تو ئەو کارت لەگەڵە من کرد عمرێکە من عەزیەت دەکەی عمرێکە منت ئازاردا و عمرێکە من نەمتوانیوە تەنان خانەوادەی پێک بێنم یان ئەوەی کە بتوان چالاک بم مەدرسەم بەجێهێش ئەتوو تاوانباری و بە جوورێک لە جوورەکان خۆی خاڵی دەکا خۆی بەتاڵ دەکا لەو ئازار و فکرە ناخۆشانەی کە تەمەنێکە 40 ساڵە لەگەڵ خۆی هەڵی گرتن و نازانێ بۆ کوێیان ببە نازانێت بە چێ بڵێ بە کەسی نەکتووە بابی مردووە نەماوە پێی نەکتووە بە دایکی نەکتووە بە برای نەکتووە بە ڕەفیقەکانی نەکتووە بۆ خۆی نازانێت سێکس چییە بۆ خۆی نازانێت تام و چێژی سێکسی چییە متەنەفرە یعنی ئەوانە هەموو یعنی واقعدا ئەو کابرایی کە تەجاوزی جنسی بەو منداڵی کردووە بۆ چەند دقەیەک لەزەت بردننی جنسی یەک عمرە یەک تەمەن یەک ئینسانی خرا کردو وێرانی کردو جا بۆ ئەو کەسە بە هاتچۆی کرد دەروون ناس و ئەوانە و دا لەو قاوەخانەی پێی کوتبوو ڕەنگە بەگەڵ دوو ڕەفیقان دەردڵی کردبیێوانە سەرنجام هات لە تەلەڤیزیۆنێ لە تەلەڤیزیۆن لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی داوای باس کرد ئیدی ئەو کەسە ڕەنگە ناڵێن تا بە تەواوی بەڵام تا ڕادەیەک ڕزگار بوو بێ مەبەستی من لەو ڤیددیۆی ئەوەیە کە ئەگەر یەکێک لە ئێوە یەکێک لە دۆستانی تکایە هەرلانی کەم ئەگەر خۆشتان بەسەرتان ناتەوە مەوزوعی باس بکەن دەگەڵ ڕەفیقەکانی خۆتان باس بکەن بڵێن ئەگەر کەسێک ئەوەی بەسەر هات بێ هەر لە مەجلیسان ئەگەر ئەو ڤیددیۆی من و جۆرە دەبێت تکاو لێ دەکەم لە مەجلیسێکی کە دادەنیشن باسی بکەن و ئەگەر پێشتان وایە شەرمە هەیبە ئەوەی باس بکەن ڤیددیۆەکەی منیان پێ پیشنهاد بکەن بڵێن ئەوە کەسێک ئەو شتانە دادنێ با من خەتابار بم با من تاوانبار کرێ با من هێرشم بکرێت سەر وەلی بڵێن کەسێکەوە و گوێ بدەنێ یان ئار ئەو قسانی من باس بکەن بۆی کە ڕەنگە لەو مەجلیسەیدا کەسێک هەبێ چاو لێ مەکەن ئەو مەجلیسە و کەسانی کەسایەتی زۆر پایبەرزی تدایە کەسی زۆر ئاسایی تدایە هەر کەسێک دەتوانێت لە منداڵیدا ئەو بەڵای بەسەرهات باسی بکەن بۆەوەی کە ئەو کەسە بتوانێت هاتچۆی دەروونناسێک بکات دکتۆری بکات یانە دەگەڵ ڕەفیقێکی سەروی هەرچەندی کە و کەسە باسی بکات زۆرترە مۆزوعیشی بکاتەوە تا ئەو ڕادەیەی ئەو کەسە دەتوانێت سووکتر بێ و بۆی هەیە تەسیری منفی و نەرێنی لەسەر ژیانی وی یەکجار زۆر کەم بێتەوە تەنان بۆی هەیە بە یەکجاری بتوانێت لە بیری بکە ئەمن کەسێکی زۆر باش دەناسم ئەو کەسە لەباری کۆمەڵایەتەوە کەسێکی توانیوێتی پێگەی خۆی هەیە لە کۆمەڵگایدا لە یەکێک لە وڵاتانی ئەوروپایی دەژی کەسێکی زانایە ئەم دڵنیام ئەو کەسە زۆر دەگەڵ کۆمەلگای وڵاتی کە تێیدا دەژی تێکەڵاو بووە لە عیلمی ئوروپایی یان وڵاتانی پێشکەوتوو بە قەولی بۆ خۆن دەڵێن تیتۆڵێکی دادڕیوە ینی شتیان لێ فێر بووە لە کۆمەلگای فێر بووە ئەو کەسە من دوو جاران دیتومە لە نێو خەڵکیدا باز دەکات کە من لە کاتی خۆی لە وڵاتی خۆم دەست درێژی سکسیم پێکرا ئەو کەسە کوردە و ڕەنگە بەشێکی زۆر لە ئێمەش بیناسن ئەمن نەمتوانی قسەی لەگەڵ بکەم یان شار وەخت نەبوو کە ئیجازە لەوە بگرم دەنا حازر بووم نێوەکەشی بێنم بەڵام زۆر کەس دەیناسێ ئەو کەسە بۆ منی کورد ئەو کەسە جێگای شانازیە کە توانی ویتی لە نێو خەڵکی باس بکە چون ئەو هیچ تاوانێکی نەبووە و ئەوە بەو باسکردنەی تۆزە خۆی سوک دەکا ڕەنگەوە هاتچۆیکن ڕەوانشناس و شتیشی کردبێ پێیان کوتبێ کە باسی بکە بۆیە ئەم پێم ئیفتخار ڕەنگە تەگ بن دەگمەن بن بە قامکەکانی دەست ببژێردرێنەوە کەسانی کە ئەو شتیان بەسەر هاتوو بتوان لە نێو خەڵکیدا باسی بکەن
ئەوەندەش باوەڕ بەخۆبوونیان زۆر بێت کە گەر خەڵک پێیان پێکەنی یا خەڵک بە جۆرێک هەڵسوکەوتێکی تاقیرامیز لەگەڵکردن ئەوانە بتوانن بەسەر خواندازاو بن. هیوادارم بتوانن ئەمن خۆمەگەر ئەو بەڵیان بەسەر هاتبە 100% باسم دەکرد، ئەزمونونەکانی خۆم دەکوت، بەڵام گوێم لێ بووە زۆرم سرنجداوەتێ. هیوادارم چ بۆ خۆتانە شتە و بەسەر هاتۆ بچوونەکەن دکتۆر و دەروونناس، ئەگەر لە کوردستان دەژین هەوڵ بدەن بچنەکەن دەروونناس، ئەگەر دەروونناسەکە پێی وا شتێکی قەباحەتە و نابێ باسی بکەن بچنەکەن دەروونناسێکی دیکە. ئەگەر ڕەفیقێکی سەمیمیتانەیە پێیان بڵێن گرنگ ئەوەیە ئێوە بزانن، لە کۆتاییدا بزانن ئێوە هیچ تاوانێک و نەکردو، ئێوە کە ئێستا پێ و شەرمە کە ئەو شتە بەسەر هاتۆ، ئێوە هیچ تاوانبار نین، ئەوە کەسەکەی دیکەیە کە تاوانبارە. جا ئەو کەسە یا حەز و مەیلی جنسیەک جا زۆر لەسەرەیە کە لە هیچ نەگەڕاوتەوە، یان ئەو کەسەش خۆی توش کێشەی دەرونی هەیە کە دەروونناسەکان دەڵێن ئەو کەسەش کێشەی دەرونی هەیە، ئەسدا و کەسە بۆ هەیە تاوانی تامی چێژی جنسی نەبا لەو دەست درێژەی کە بە منداڵێک دیکە، بەڵام زۆر جار ئەو کەسە هین سەرکوت کراوە بۆی هەیە فقط بی هەوێت دەیە نیشان بدا کە دەتوانێت زاڵ بێ بەسەر ئینسانێکی دیدا. جاو ئینسانە منداڵ بێ یا گەورە ساڵ بێ، ژن بێ یا پیا بێ، کچ بێ یا مەسەلەن کوڕ بێ، یعنی ئەوە. بۆیەش ڕەنگە لە ئەو ماوەی کەمە لە فینلاند دەژینەوە 2 ساڵی زۆر لە خارجیەکان هاتن دەست درێژیان کە دەسەر کچانی زۆر تەمەنی 10 ساڵ و 11 ساڵ و 8 ساڵ ئەوانە. ئەوە بۆ خۆشی کێشەی دەرونی ئەو کەسەی کە ئەگەر کەسەکە بۆ خۆی دەست درێژی کردوێتە سەر خەڵکی، پێویستە بچێتە لای دکتۆر، پێویستە بچێتە لای دکتۆر بە دکتۆر بڵێ چونکی ئەوە بۆ خۆی کێشەیەکە، ئەوە هەل دەبێت دەنا ئەو مۆزوعە دەگەڵی دەستەوە هەتا سەر ئەویش حەزابی وجدانیشی دەبێ و ڕەنگە چەند جاریش تکرار بێتەوە لە ژیانیدا و ڕەنگە ژیانی بەرەو ئاقارێکی زۆر خراپ بە باوزیندان و جەریمەی مادی و بەرحاڵ ئابڕ و چوونی کۆمەڵایەتی ئەوانەی هەموو لێ دەکەوێتەوە. بۆیە ئەویش پێویستە بچێتە لای دکتۆر. لە مەجموعەدان پێم خۆش بوو بڵێم دەست درێژی سێکسی بۆ سەر منداڵی هەتا ئاخری عمری لەگەڵی دەمێنێتەوە، گە نەچێتە لای دەروونناس و لەگەڵ دۆست و ڕەفیقی باسینەکە، ژیانی بنەماڵەی لێ تێک دەدا، پەیوەندی لەگەڵ کۆمەلگای لێ تێک دەدا، تەنانەت بۆی هەیە ئەو کەسە سەرکەوتوو نەبێ لە خوێندن، لە کار، لە چالاکیاندا، ئەو کەسە بۆی هەیە هونەر و ئیستعدادی وەی هەبێ کە لە سیاسەتدا، لە قسەکردندا، لە هونەردا، لە سەنعەتدا سەرکەوتووی، بەڵام پێش زۆر بێ شتانی لێ دەگرێت، بۆی هەیە ژیانی ئەو کەسی بەرەوە ئاقارش خراپ ببە. جا چ ئەو کەسێک کە بکەری کاری دەست درێژی و چ ئەو کەسێکە ئەو کارە بەسەرویدا ڕوو دەدا و بەسەری دێ، هەمویان پێویستن بچنە لای دەروونناس. و هیوادارم لە کۆمەلگای مەژدا ئەو خەڵکە ئەو شتانە ئازادتر بکرێن کە بۆی خەڵکە بتوانێت باسی خۆی بکە، هەرچەند کەەوە تۆزێک زەحمەتە ساڵا دەخانی، وەلی لانی کەم و کەسانە بچن بۆ لای دکتۆر. تکایە بچن بۆ لای دکتۆر، شەرم مەکەن، ئێوە تاوانبار نین، منداڵەکەن، تاوانبار ئەو کەسەیە کە ئەو کارەی دەگەڵەنگۆ کردووە و لە واقعدا کۆمەلگاکەشە کە هێندێک مەحدودیەتی هێناوەتە پێشێ. بۆیە بچونە لای دکتۆر، خۆتان ڕزگارکەن لەو مۆزوعی. ئەو شتانی میش کوتم هیچی زانیاری خۆم نین، جۆم لێبوونە لەلایەن و سەرچاوی باش خوێندومەتەوە و مەجموعەکەیەوەیە. ئەمن ناتوانم هیچ ڕێگی بێ و پیشنهادکەم بڵێم چ بۆ چۆن هەل دەبێ، بەڵام ڕێگایەکەی ئەوەیە بچنە لای دەروونناس. ڕۆژێکی خۆش و کاتێکی خۆش.